بەیانیەی چالاکانی مەدەنی شاری سنا لە کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بە حوکمی عەدامی پەخشان عەزیزی. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە تا بەرامبەر بە نادادپەروەریەکی ئاشکرا و ناڕەوا دەنگی ناڕزایەتیمان بەرزبکەینەوە. پەخشان عەزیزی ژنێک کە هەموو ژیانی خۆی بۆ یارمەتیدانی هاونەوعەکانی تەرخان کرد. مەدەدکارێکی کۆمەڵایەتی کە زیاتر لە 10 ساڵ لە ناو جەرگەی قێرانە مرۆییەکان لە کەمپەکانی ئاوارەکاندا خۆڕاگرانە ڕاوەستا بوو. هێمای خزمەتێکی بێگومان و بەرەنگاری نائومێدی و چاوگەی خۆشەویستی و بەزەی بوو. پەخشان مەدەدکارێکی ئاسایی نەبوو، بەڵکو بۆ هەزاران ژن و منداڵ کانگای ئومێد بوو. ئەو ژنانەی لە سایەی شەڕ و وێرانکاریدا ژیانیان لەدەستدا بوو و ئەو منداڵانەی کە هیچ ئایندەیەکیان جگە لە تاریکی بۆ خۆیان نەدەبینی. پەخشان ئەو دەستە بوو کە لە وێرانەکانەوە بۆ ژیان درێژ ئەبوو. ئەو دەنگەی لە بێدەنگی سەپا و بەسەر ڕەنجدیتواندا هاواری حەقیقەت بوو. چالاکیەکانی ئەو تەنیا لە ڕێگەی چاکردنەوەی جەستە و گیانی برینداران نەبوو، بەڵکو پەیامهێنی باوەڕ بە ئیمکانی ژیان لە ناو قەیران و وێرانیدا بوو. بەڵام ئەمڕۆ ئەم ژنە بوێرە لە بری ستایشکردن ڕووبەڕووی حوکمێک بووەتەوە کە نەک هەر پەیوەندی بە خزمەت و چالاکیەکانیەوە نییە، بەڵکو هێمای نادادپەروەری بەرامبەر بە خزمەتە ئینسانیەکانە. پەخشان عەزیزی تەنیا هەر تاکێک نییە، ئەو هێمای ئارمانەکانی ئینسانیەتە، نوێنەرایەتی هیوا و ژیان و خۆڕاگری لە بەرامبەر مردن و نائومێدی ئەکات. بۆیە هەر کردارێک بۆ بێدەنگکردنی دەنگی ئەو هەوڵێکە بۆ سەرکوتکردنی ئەو بەها بنەڕەتیانە. ئەو حوکمەیە کە بۆ پەخشان عەزیزی بێتاوان و خزمەتگوزاری کۆمەڵایەتی دەرکراوە نادادپەروەرانەیە، چونکە ڕزگارەکردنی ژیانی مرۆڤ و گەڕانەوەی هیوا بۆ ژیان هەرگیز تاوان نەبووە و هەرگیز نابێتە تاوان. هەڵوەشانەوەی ئەم حوکمە و سزای ناڕەوای هەموو زیندانیانی عەقیدەتی کەمترین ڕێکارە کە بتوانێت هەندێک ئێعتباری مرۆیی و ئەخلاقی بۆ سیستمی دادوەری کەیفەری بگەڕێنێتەوە. نابۆ لە سێدارەدان هەر بژی بۆ ژیان.